سڵاتان لەبێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە با گەشتیواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە هاتوینێتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی چەندەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مورادی لە تاران، ناڕوونی چارەنووسی هێمن محەممەدی پاژڕفاندنی لە شاری سنە، جوڵانەوەی هێز لەلایەن ئەرتەشی عێراقەوە بۆ شەنگاڵ، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە چەند شاری ئێران، ڕێپێوانی خانەنشینکراوانی فولات لە چەند شاری ئێران، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە ئیسفەهان و ناڕزایەتی کرێکارانی نەساجی پارسێلۆن لە خۆڕەمەبەر. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر، خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، تاران، ئەهواز و شوش بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی یەکشەممەی هەموو هەفتەیەک بۆ گەیشتن بە داخوازیەکانیان لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆ دەبنەوە. خانەنشینکراوان خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی مەزایە بڕاوەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. شایانی باسەکە خانەنشینکراوانی کرماشان دروشمی ئاهوو دەریایی ئەبێ ئازاد بکرێتیان بەرز کردوێتەوە و خوازیاری ئازادی هەموو چالاکانی کرێکاری، سنفی و مەدەنی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوو. سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مورادی لە تاران، ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەری 1403 قازی سەڵەواتی واتە ناسراو بە قازی مەرگ دادوەری لەقی 15 دادگای انقلابی تاران وریشە مورادی بە بەغی و ئیعدام مەحکوم کرد. وریشە مورادی لە ڕێکەوتی دەیگەلاوێژی ساڵی 1402 لە دەوروبەری شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا بە مەبەستی دانپێدانانی زۆرەملێ بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا و دژ بە هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی حکوومەت بە ماوەی 20 ڕۆژمانی لە خواردن گرت. وریشە دوو جار حازر نەبوو لە جەلەسەی دادگایکردنیدا بەشداری بکات بۆ بوونەوە لەلایەن بەرپرسانی زیندانەوە ئەشکەنجە و ئازاردرا. سەپاندنی سزای سێدارە بەسەر و بەندکراوە سیاسیە لە حاڵێکدایە کە لە کەیفەرخواستەکەیدا سزای 15 ساڵ زیندانی بۆ دیاری کرابوو، بەڵام پارێزەرەکانی مافی بەرگری لە ناوبراویان پێنەدرا و قازی سەڵەواتی سزای سێدارەی بەسەردا سەپاند. ناڕوونی چارەنووسی هێمن محەممەدی پاژڕفاندنی لە شاری سنە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی شارۆمەندێکی دەست بەسەرکراوی خەڵکی سنە بە ناوی هێمن محەممەدی پاژڕفاندنی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. هێمن محەممەدی شاخەوانی خەڵکی سنە ڕۆژی 15 خەزەڵوەری ئەم ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شاری سنە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لەو ماوەیەدا بنەماڵەی هێمن چەند جار سەردانی ناوەندە قەزایی و ئەمنیەتیەکانیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی ناوبراو دەست نەکەوتووە. پردومانی ناوچەی گەوەرزێ لەلایەن دەوڵەتی تورکیا، ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر، فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا چەند جار ناوچەی گەوەرزەیان لە هەرێمی کوردستان بە چڕی بردومان کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، تۆپخانەکانی ئەرتەشی تورکیا و فڕۆکە جەنگیەکانی وڵاتە چەند جار ناوچەی گەوەرزێریان لە پارێزگای دەهۆک بە چڕی بردومان کردووە و زیانێکی زۆریان بە گوندنشینان گەیاندووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر زیانە گیانیەکانی ئەو هێرشە لە بەردەستانیە. جوڵانەوەی هێز لەلایەن ئەرتەشی عێراقەوە بۆ شەنگاڵ. بە پێی زانیاریەکان ماوەی 3 ڕۆژە ئەرتەشی عێراق ژمارەیەکی زۆر چەکی قورس و کەرەستەی نظامی بۆ شاری شەنگاڵ و دەوروبەری دەگوازێتەوە. بەوتەی هاوڵاتیان هێزەکانی ئەرتەشی عێراق لە ناوی کۆڵانەکانی شەنگاڵدا بە چەکی قورسەوە هاتوچۆ دەکەن و هێشتا هۆکاری
بەڵاوبوونەوەی ئەو هێزانە دیار نییە، بەڵام ترس و نیگەرانیان لە لای دانیشتوانی شنگاڵ و گوندەکانی دەوروبەری دروست کردووە. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە لە شارەکانی یەزد، شیراز، قەزوین، کەرەج، ڕاشت، دسپول و شوش بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دەستیان لە کارکێشاوەتەوە و مانیان گرتووە. ماوەی چەند هەفتەیەکە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە ئێران لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتی دەردەبڕن، بەڵام هیچ یەک لە بەرپرسانی ڕژیم سەرنجیان بە داخوازیەکانیان نەداوەتەوە. پەرستاران و کادری دەرمان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی کارانە، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، وەلانانی زافەکاری ئیجباری، دامەزراندنی هێزی کاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات، گەڕانەوەی هاوکارە تەعلیقکراوەکانیان بۆ سەرکار و نوێکردنەوەی گرێبەست بوون. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر لە شارەکانی ئەهواز، ئیسفەهان، تاران و قایمشار بە پێی ڕەواڵی یەکشەممەی هەموو هەفتەیەک دەست بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. خانەنشینکراوانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسان سازی حەقدەست، گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەری 1403 خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازادی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە گرانکردنی شەهریەی تەرمی خوێندن کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان دەوڵەت نرخی شەهریەی هەر تەرمی زانکۆی زانیاری پزیشکی 3 هێندە زیاد کردووە و ئەو کردەوەی بۆتە هۆی ناڕزایەتی بەرینی خوێندکاران. تا بە ئەمڕۆ زۆرێک لە خوێندکاران ناچار بە واسهێنان لە خوێندن بوون و خوێندکاران لە زانکۆکانی تاران، مەشهەد، ئیسفەهان، عێراق، کەرەج، مازەندەران، تەورێز و چەند شاری دیکە خۆپیشاندانیان کردووە، بەڵام وەزارەتی پەروەردە تەنیا بەڵێنی درۆی بە خوێندکاران داوە. ناڕزایەتی کرێکارانی نەساجی پارسیلۆن لە خۆڕەماباد. کرێکارانی بێکارکراوی کارخانەی نەساجی پارسیلۆن لە خۆڕەماباد ڕۆژی یەکشەممە ببوورن ڕۆژی شەمە 19 خەزەڵوەر لە ئاسناڕوونی دۆخی پیشەیی و نەدانی داخوازیە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی 10 ساڵە کار و چالاکیەکانی کارخانەی نەساجی پارسەلۆنی خۆڕەماباد بەهۆی ڕادەستکردنی بە کەرتی تایبەت ڕاگیراوە. پێشتر 2000 کرێکار لەو ناوەندە سەنعەتیە کاریان دەکرد، بەڵام بەهۆی بێکارکردنی 99% کرێکاران تەنیا 15 بۆ 20 کرێکار لەو کارخانەیە ماونەتەوە. ناڕازیان هەروە ڕایانگەیاند بەشێک لە داخوازیەکانیان هێشتا پەرداخت نەکراوە و لە بلا تەکلیفیدا ماونەتەوە. دەست بەسەرکردنی 5 کەس بە بیانووی بێحیجابی لە پارێزگای گیلان. لە ڕۆژانی ڕابردوودا 5 شارۆمەندی خەڵکی پارێزگای گیلان بە بڵاوکردنی وێنەی بێحیجاب و پەرەپێدانی کولتوری ناشەرعی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو 5 کەسە کە هێشتا ناسناویان ئاشکرا نەکراوە، وێنەی بێحیجابیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تایبەت ماڵپەڕی تایبەتی خۆیان بڵاو کردوێتەوە. ئەو بۆنەوە هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکانیان و ماڵپەڕەکانیان داخستووە و دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیاندا گرتووە. دادگایکردنی نەسرین شاکەرەمی دایکی دادخوازی نیکا شاکەرەمی لە خۆڕەماباد. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر یەکەمین جەلسەی دادگایکردنی نەسرین شاکەرەمی دایکی دادخوازی نیکا شاکەرەمی لە دادگای دوی تاوانەکانی خۆڕەماباد بەڕێوە چوو. نەسرین شاکەرەمی ڕۆژی 25 ڕەزبەری 1403 لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی خۆڕەماباد دەست بەسەر و سەرەتا بۆ گرتوخانە و دوجار بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. ڕۆژی ڕابردوو یەکەمین جەلسەی دادگایکردنی ئەو دایکە دادخوازە لە دادگای دوی تاوانەکانی ئەو شارە بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە چوو.
نەسرین شاکەرەمی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بێڕێزی بە پیرۆزیەکانی حکوومەت و بڵاوکردنی پرۆپاگەندا بە مەبەستی تێکدانی بیر و ڕایگشتی تۆمەتبار کراوە. دو هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ئەمریکا دژ بە دۆناڵد ترامپ. ڕۆژانی شەممە و یەکشەممە 19 و 20 خەزەڵوەری 1403 هەزاران شارۆمەندی ئەمریکایی و بە تایبەت ژنان لە چەند شاری ئەو وڵاتە لە ئاسپە دەسەڵات گەشتنی دووبارەی دۆناڵد ترامپ ناڕەزایەتیان دەربڕی و دژ بە سیاسەتەکانی حیزبی کۆماری خواز دروشمیان بەرز کردەوە. بە پێی وێرانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە هەزاران ژن و پەنابەر بە خۆپیشاندانیان لەسەر شەقامەکانی ئەو وڵاتە دژایەتی خۆیان لەگەڵ دانانی بربەست بۆ خستنی کۆرپەلە و بەستنی سنوورەکانی ئەو وڵاتە بەسەر کۆچبەراندا نیشانداوە. وڵات زانگە شێوەڵەکانی سەرلەبانیەکان پێشکەشکرا فەرموو بۆ بینینی درێژە لە نامەکانی تەلەڤیزیۆنی